سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانین لە پانۆرامای ئەم شەو بۆ قسەکردن و گفتوگۆکردنی زیاتر سەوارد بە بابەتەکان. دیارە ئەم شەو دەمانوێت گفتوگۆ بکەین سەبارەت بە دواکەوتنی موچەی مانگی نیسان کە بڕیاروا بوو ئەو موچەیە لە کاتی خۆیدا بێت، بەڵام تاوەکو ئێستا کە چەند ڕۆژێکیشە لە مانگی ئایار داین وە دەکرێت بڵین بەرەو ناوەڕاستی مانگی ئایار دەڕۆین. هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستان چاوەڕێی موچەی مانگی ڕابردوویان دەکەن کە دەبوو بەر لە هاتنی مانگی ئایار موچەکە بگا. حکوومەتی هەرێمی کوردستان باز لەوە دەکات کە هەموو ئەو مەرج و ڕەنمای و ڕێکارانەی کە بەغدا داوای کردو جێبەجێیان کردو زیاتر لە 2 هەفتەش دەبێت لیستی موچەخۆرانیان ناردووە بۆ بەغدا. هەندێک گرفتی تەکنیکی بچووکە بوون ئەوانی چارەسەرکران، بەڵام تاوەکو ئێستا بەغدا موچەکەی نەناردووە. هیچ زانێریکی پشتڕاستکراوەش نییە داخۆ سەرەتای هەفتەی داهات و موچەکە دێت یاخودنا. قسە هەر لەسەر بابەتی هەژماری من و بابەتی تەوتینە و ئەگەرچی نەرمینواندنێکێ لە هەردوو لا لەلایەن حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێم کە بگەنە ڕێکەوتنێک لەسەر پرۆسێسێک بۆ دابشکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان داخۆ ئیتر تەوتینە یاخۆ هەژماری منە گرنگەوەیە خەڵک موچەوە بگرێت. دەمەوێت کەمێک قسە بکەینەوەی کە جارێکی تر دواکەوتن و دروستکردنی ترس و دوودڵی و نیگەرانی لە دڵی موچەخۆرانی هەرێمی کوردستاندا چه کاریگەریەک دروستکە، چونکە بەڕاستی خەڵک تا ڕادەیەک دوودڵە لەوەی کە ترسێت جارێکی دیکە موچەکانن بە ئاخارێکی خراپدا بڕۆن و تووشی بارودۆخێکی سەختی دارایی ببنەوە کە لە چەند مانگی ڕابردوو بەرۆکی موچەخۆرانی هەرێمی کوردستانی گرت. قسەی زیاتر دەکەم لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز جەبارگۆران وەک شارەزای بواری دارایی کە لە ستۆدیۆ لەگەڵمدایە. کاکجەبار بەخێر بیت، سپاس بۆ ئامادەبوونە. موچەخۆرانی هەرێمی کوردستان ترسیان لێ نیشتووە و موچەش دیار نییە و ینی ئێمە کورسادنی زۆر هەوڵی شەدەین لەوەی بزانین سەرەدایەکمان دەستکەوەکەی موچە دێ، بەڵام تایەکو ئێستا مژدەیەکی دڵخۆشکەر نییە. بۆچی ئەم مانگە موچە بەم جۆری لێ هات؟ بەڵێ سەرەتا بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو لە بەڕێستان، سڵاو لە بینەران و بیسەرانی کورسات. دیارە وڵای خۆی ڕاستی و پرسیارە لە لایەنی پەیوەندیدار بکرێ باشترە، بەڵام ئەوەی کێمە بە دواداچوومان کرۆ بۆ دۆخە پێشتر هۆکاری دواکەوتنی موچەی فەرمانبەران و موچەخۆران زیاتر بابەتەکە بابەتی سیاسی بوو، بابەتی ئەو نیزاع بوو کە لە نێوان هەرێمی کوردستان و عێراق هەبوو، بابەتی هەژماری من و تەوتین ئەمانەوەی کردبوو کە کۆمەڵە کێشەوگری و گرفتی دروست کرد بووە دافع سیاسیەکەش ئەو فشارانەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەکراوە. دوای ئەوە نەبوونی ئیسیجابەیەکی جدی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ بەدەمەوەچوونی ئەو ڕیکوایرمنت و تەڵەبیانەی کە بانکی مرکزی و بانکەکانی عێراق داوایان لە بڵین موچەخۆرانی هەرێمی کوردستانە کرد، بڵین لیستی موچەخۆران وەکو پێیز ناگەشتە جێگای خۆی. ئەمەش کۆمەڵی ئیشکالیەت و ئاڵنگاری دروست کرد بوو کە هەمیشە موچە دواکەوت. بەڵام ئەوەی کە من ئێستا بێنم زیاتر پەیوەندی بە لایەنە تەکنیکیەکەوەیە، چونکە ئەوەی کە ئێمە ئاگادار بین هەر بەپێی لە دوانی بەڕێز سۆدانی لە چەند ڕۆژی ڕابردووە لەگەڵ وەزارەتی دارایی و بانکی مرکزی عێراقی و بانکی TBIش قسە لەسەرەوە کراوە کە نەرمینواندنیەک لە نێوان حکوومەتی هەرێم و هەم عێراقیش هەیە کە ڕازی بوون بە تەوتینی بڵین موچەی فەرمانبەران ئەو بەشەی کە پێشتر بڵین لە هەژماری منە ناوەکانیان ڕجستەر کراوە کە نزیکەی 310,000 موچەخۆرە، ئەو باقی کامێنێتەوە نزیکەی 900,000 موچەخۆر ئەمانە لە ڕێگای تەوتین واتە بە بانکیکردنی سیستەمە بانکیەکانی عێراق لەو ڕێگایەوە موچە بدرێت. یعنی ئەمە پێمانەڵێ کە تا ئاستێک لێک نزیبوونەوەیەک لە نێوان هەرێمی کوردستان و عێراق هەیە. دیارە ئەگەلیاتان بێ من هەر لەم بەنامەی جەناب پشتانە لە چەند مانگی ڕابردووە باز لەوە کرا کە ئەبێ کۆی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەبێ بە بانکی بکرێت لە فترێکی زەمەنی معەنە کۆتایی پێبێت و موچەکانیان ببەسرێتەوە بە بڵین بانکەکانی عێراق و بانکە فیدراڵەکانی عێراقەوە. هەر لەو کاتە من باسم لەوە کرد بەڕاستی ئەم پرۆسەیەکی قورسەوە بە ئاسانی ناچێتە سەر پێی خۆی ئەگە پێمان وابێت لە مانگێکە لە فترێکی زەمەنی معەنە هەرچی موچەی فەرمانبەرانە هەر هەمووی ڕجستەر بکرێت لە ڕێگای بانکۆ، چونکە بەڕاستی ئەمە پرۆسەیەکە پێویستی بەکات و فترەی زەمەنی زۆرە پەیوەندی بە لایەنی تەکنیکیەکە و پەیوەندی بە ئاستی ئیسیجابەی فەرمانبەرانەوە هەیە کە تا چەند خێراپە لە ئەکەن لە بڵین هینە ڕجستەرکردنی ناوەکانیان
بتوانیان طبعا تا ئێستا هەژماری من ئەوە نزیکەی زیاتر لە 6 مانگە تا ئێستا 310,000 وانی بڵێن فەرمانبەر و موچەخۆنەوەکانە ڕجستەر کراوە لە ئەمەی تەوتینی عێراق. ئەمەش بەڕاستی من پێم وایە بە فترە و زەمانێکی زۆری پێچێت. دیارە پێشتر ئەم سیراعەکە هەبوو لە نێوان هەرێمی کوردستان و عێراقا. هەرێمی کوردستان پێی وابوو کە ئەبێت موچەی فەرمانبەران لە ڕێگای هەژماری منەوە دابەش بکرێت. عێراقیش پێی وابوو کە ئەبێت موچەی فەرمانبەران بە تەوتیم بکرێتواتە لە ڕێگای بانقە فیدراڵەکانی عێراق و بێخۆی لە ئەسڵیشە ئەمەی عێراق ئەولاترە و دروسترە، چونکە لە هەموو دنیای موچەی فەرمانبەران ئەبێت لە ڕێگای بانقە حکوومەکانەوە بدرێت، چونکە ئەو کاتە زەمانەتی بڵێن ئیستیحقاقاتی ینی فەرمانبەران ئاکات. ینی ئەگەر لە وڵاتانێکیش ئەگەر لەلایەن هەندێک بانقی ئەهلیشەوە موچە بدرێتە فەرمانبەران بەڵام بەسراونەتەوە بە بانقە حکوومیەکانەوە بەڕاستی. لەبەرەوە ئەمەی کە هەرێمی کوردستان داوایە کرد ینی بەڕاستی ئەمە بوو کە ئاستەنگێکی سەرێکی دروست کرد بوو لەبەردەم وەرگرتنی موچەی فەرمانبەرانە. بەڵام ئێستا تا ئاستێک لێک نزیک بوونەوەیەک هەیە و لەم هەلومەرجی ئێستادا هەر بەپێی لە دوانەکانی بەڕێسۆدانی ڕازی بۆی کە ئەو 310,000 موچەخۆرەی کە ئێستا ناوەکانە ڕجستەر کراوە لە سیستەمی هەژماری منە ئەو 5 بانقی کە بەشدارن لە بڵێن هەژماری منە ئەمانە بمێنێتەوە باقیەکەی تری تەوتین بکرێن. ئەمەش خۆی بۆ خۆی توانین بڵێن ینی هەواڵێکی دڵخۆشکەرەیە. من پێم وایە ئەوەی کەماوەتەوە زیاتر لایەنە تەکنیکەکەیە و من گەشتبینیشم ڕەنگە لە ئایندەیە لە ئایندەیەکی نزیکە ئیشەڵا موچەی فەرمانبەران بێت، چونکە بەڕاستی ناکرێت ینی کاک سەرتیب ئەنی موچەی فەرمانبەران و ئاستی بژێوی هاوڵاتیان و بڵێن ئاستی گوزارانی هاوڵاتیان کرێتە قوربانی پرسە سیاسیەکان و نیزاع سیاسەکانی نێوان حکومەتی هەرێم و بەغا. بەڕاستی ئێمەوەشمان لەبیر نەچێت بەڕاستی تا ئاستێک حکومەتی ناوەندی عێراقی بەدەمەوە هاتنێکی باشی هەبوو بۆ موچەی فەرمانبەران لە کاتێکا کە ئێمە وەکو هەرێمی کوردستان لە چوارچێ حکومەتێکی فیدراڵی عێراقین زۆر جارانی وەکو دوژمنێک یان وەکو بڵێ وەکو لایەنێکی وەکو بڵێ نارێکی سەرسەتی خۆمان نەبینین، بەڵام لە بەرامبەر ئەوان بەڕاستی ئیسیجابێکی زۆر باشیان هەبوو. هەر ئەوەی ئەو بڕیاری کە بانقی فیدراڵی دای ئەتوانم بڵێم بڕیارێکە لە 100% لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و لە 100% لە بەرژەوەندی موچەخۆرانی هەرێمی کوردستان. ینی قەناعەتم وایە ئەگەر هەر دەوڵەتێکی تر وایە لەوانەیە وا بە ئاسانی ئەو بڕیارەی دەرنەکردایە. بۆیە بەڕاستی ئەبە ئەم بڕیارەی بڵێن دادگای فیدراڵی عێراق بەڕاستی ئەتوانین بڵێن باشترین بڕیارێکە لە ئەنجامی ئەو شۆڕشە سپێوی کە فەرمانبەرانی هەرێمی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستان کە نزیکەی زیاتر لە مانگێک سەرشەقامیان چۆڵ نەکرد ئەو ئیسیجابەکەی بینیمان لەلایەن چەند مەحامەیەکی دڵسۆزەوە توانیان ئەم کەیسە بەرنەوە و دوجاری ژاتوانین بڵێن لە ئێستادا زامنی موچەی فەرمانبەران کراوە. بەڵام ئەوی کەماوە تۆ لایەنە تەکنیکیەکانە لایەنە تەکنیکەکانە من پێم وایە ئەنی لە داهاتوو ئەم لایەنە چارەسەرێکە موچەی فەرمانبەران ئینشەڵا لە کاتی خۆیان ئەبێ بگات، چونکە نابێ وابێ بەڕاستی هەنی بەڕاستی نابێت، چونکە هەر بەڕاستی هەم گوشاری لایەنە ئەوروپی و ئەمریکیەکان و هەم تەنانە وڵاتانی ئیقلیمیش هەم گوشاری بڵێن فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە ئێمە ئەگەر مواتن بین مواتنی هەموو عێراقین بەڕاستی هەرێمی کوردستانیش هەرێمێکە لە چوارچێوەی حکومەتێکی فیدراڵی عێراقیە لەبەرەوەی نابێم دۆخەوە بمێنێتەوە. بۆیە من پێم وایە ئەمە تەنها پەیوەستە بکاتەوە و تەنها ئەنی وەکو بڵێ چەند ئەنی وەکو بڵێ ئالانگاریکی تەکنیکیە کە ئەنی تەسەورەکەم ئینشەڵا ئەنی لە داهاتوو قسەکان تا باس لەوە کرد کە لەوانەیە بەشێک لە فەرمانبەران بە هەژماری من موچۆر بگرن هەندێکشان بە سیستمی تەوتین. خۆ ئەمە لە دوجارە هیچ جیاوازێک دروست ناکات لە شێوازی دابشکردنەکە خۆی ئەگەر لە ڕاستیدا حکوومەتی ئێمە لە ماوەکانی ڕابردوو بانگەشێوەیە کرد کە لە ڕووی سوود و قازانجەوە بۆ موچەخۆر هەژماری من بە سووترە لە پرۆسی تەوتینی بەغدا. ڕەنگە زانی چۆنە خزمە گوزاریەکانی هەژماری من ڕاستە لەوانەیە کۆمەڵی ئۆپشن وەکو لە کۆمەڵی خزمە گوزاری زیاتر تیا، بەڵام لە هەمووی گرنگتر دووشت بۆ بانک زۆر گرنگی. یەکەم متمانە باشە، دووەم ئایا ئەم بانقانە ئێعتیماداتیان لە بانکی مرکزی چەنە، چونکە ئێمە ئەگەر سەیری ئەو بانقانەی دنیا بکەین کە ڕوبەڕووی مایەپووجبوون بوونەتەوە ئێعتیماداتیان لە بانقە مرکزی وڵاتەکانە چەند بووە. باشە ئەم بانقانەی کە لە هەرێمی کوردستانە کە بڵێن 5 بانک لەوانە BBIC و ئیسلامیک بانک و بانکی جیهان و ئارتی بانک و ئەمە کۆمەڵە بانقن. ئەم هەموو بانقانە بە ئەم 5 بانقەوە هەمووی ئێعتیماداتیان لە بانکی مرکزی 250 ملیار دینارە. باشە کە هەرچەند لە مانگی سێی ئەم ساڵە بڵێن لە مانگی ڕابردووترە بڕیاریەوە درا کە ئەما بێ ئێعتیماداتیان لە بانکی مرکزی زیاد بکرێت بۆ 400 ملیار دینار. بەڕاستی من پێم وایە ئەم بانقانە بۆ پێدانی موچەی فەرمانبەران
ناتوانین بڵین لە 100% زامنی موچی هەموو فەرمانبەرانە کە ئەگەخوا نەخواستە یەکێک لە ماقانە ڕوبەڕووی مایەپووچ بوون بنەوە موچی ئەم فەرمانبەرانە زامن ئەبێت یان موچەکانە نەفەوتێ. بۆ نمونە ئەگەر ئێمە باسی چەند بانقێکی بکەین لە وڵاتانی دەرەوە هەم لە وڵاتە گەشتە سندوەکان یان وڵاتە پێشکەوتەکانی دنیا هەر بۆ نمونە لە 10 حوزەرانی ساڵی ڕابردووە بانکی سیلیکۆن ڤالی کە یەکێک بوو لە بانقە گەورەکانی ئەمریکا سەرمایەکەی نزیکەی 207 ملیار دۆلار بوو. مایەپووچبوونی خۆی ڕاگەیان بەڵام ڕاستەوخۆ سەرۆکۆماری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هاتە سەرخەوت و زەمانەتی پارەی هەموو هەوڵاتیان و مستەسیمیلەکانی گرتە ئەستۆ و بانکی فیدراڵی ئەمریکا زەمانەتەکەی ئەنێ خستە سەر ئەستۆخ بۆ لەبەروی ئەتیماداتیان لە بانکی فیدراڵی ئەمریکا قەبارەکەی زۆر گەورەیە. بەڵام ئایا ئێمە بە پرسیار ئەوە بکەین ئەم بانخانەی هەرێمی کوردستان کە بانقێکان بڵین بانقێکی لوبنانیە BBIC ئەنی بانقێکی لوبنانیە ئەبێ پرسیار بکرێت ئایا احتیماداتی ئەم بانقە چەنە، ئایا حجمی نیشاتی اقتصادی لەسەر عێراق چوو و لەسەر هەرێمی کوردستان چێ؟ بەڕاستی خۆی بۆ خۆیمانە هەر هەمووی پرسیارە. بەڵام کە کاتێک موچەی فەرمانبەران ئەچێتە زمنی بانقا حکومیەکانەوە لە 100% زەمانەتەکەی حکومەت خۆی هەڵەگرێ بەڕاستی. لەبەر ئەوەیە ئەمە زۆر جار ئەمانەیە کە بە حەقەت ئەنی ئاستەنگەکان وەکو بڵێ ئالەنگاریەکان ینی دروست دەکات. ئەوەی کە بۆ خەڵک گرنگە ینی گەرنتیکردنی موچەکەیەتی ینی هەردوو بە سیستمەکە کە جەنابەت باسی دەکەیانی گەرنتی موچەکە هەرۆکو یەکە. بەڵێ من ئەگەردا لە من لە ڕووی زانستیەوە من لە ڕووی عملیەوە تەسەڕوفی پێوە دەکاوە تەوتین بەغدا وە گرفتە ڕئیسیەکەشەوەی بەڕاستی لە ئەنجامی بێمەتوانی نێوان موچەخۆرانی ڕیمی کوردستان لەگەڵ حکوومەتیرە من هەر خۆم ڕۆژانە بەر خەڵک دەکەوم کە بە حکومی پیشەکە پرسیارە لەیەکە هەڵە من حەزەکەم بەو سیستمە بیکەم کە بەغدا چاودێریەکانی تێناگەم هۆکار ئاخرەبێ پرسیارەکە ئەوە بێ بۆچی هەوڵاتانی هەرێمی کوردستان و موچەخۆران و فەرمانبەران احتیمادیان و سیقە و متمانە بە بانقەکانی خۆمانی لە هەرێمی کوردستانە. باش آخر ئەوەی کە ئەم بانقانەی کە لە ضمنی چوارچێوەی هەژماری منان دووشتانی دوو هۆکاری سەرەکی وای کڕۆکە ئەنی وەک بڵێ متمانەکانیان لاواز بێ بەراو لەگەڵ بانقانی عێراق. یەکەم ئەم بانقانە ئەهلین وەکو سەرەتا باسم کرد ئەو بانقانەی کە موچەی فەرمانبەران بێ حکومی بن باشە لە 100% بانکی مرکزی وڵات و حکومەت خۆی زەمانەتەکانیان هەڵگرێ و دووەم ئەبێت متمانەی هەوڵاتیان بەو بانقانە لە 100 چەنە لە چه ئاستێکایە. بەڕاستی ئێمە بینیمان لە ماوەکانی ڕابردووە لە ساڵانی ڕابردووە بە دەیان بانک لە هەرێمی کوردستان مایەپووچبوونی خۆیان ڕاگەیان و دنیایەک پارەی خەڵکیان خوارد. ناکرێسە ناوی بانقەکان بێنین. بانک هەبووە زیاتر لە 40 میلیۆن دۆلاری خەڵکی کەوتۆتە لاو تا ئێستا دۆلارێکی خەڵکی نەداوەتەوە. بەڕاستی ئەمەوە کە وردە و لە بێمەتمانەی خۆی ڕاگەێن ینی بێمەتمانەی دوورستە بێ لە ناو هەوڵاتیانە. چەندین بانک ئاوا بەو جۆرە بانکی بیانی هەبووە هاتۆتە هەرێمی دەکوردستان بە زیاتر لە 110 میلیارد دۆلار مایەپووچبوونی خۆی ڕاگەیاندۆ و نزیکەی 110 میلیارد دۆلاری خەڵکی خواردۆ و خەڵکیش دۆلارێکی دەست نەکەوتەوە کە مەفروزە ئەم بانقانە اعتیماداتیان لە بانکی مرکزی ئەو وڵاتە قەبارەکەی ئەو نەبێ کە هەر کاتێ ئەم بانقانە ڕوبەڕووی ئیفلاس کە لە زانستی ئەبرە پێوترە بانکڕاپ ئەبێ پێویستە ئەم پارانە ڕاستەخۆ لەلایەن بانکی مرکزی ئەو وڵاتەوە بدرێتەوە بەڕاستی. بەڵام کێشەکەی ئەم بانقانەی ئێمە لەوەدایە ئەوەی یەکەم متمانەکانن بەهۆی ئەو ڕابردۆی کە لە سیستەمی دارایی هەرێمی کوردستان و لە سیستەمی بانقی هەرێمی کوردستانە دروست بوو کە تا ئاستێک متمانەی هەوڵاتیان بە بانقەکان لاواز بووە و دووەمیش و احتیماداتی ئەم بانقانە لە بانکی مرکزی و سێهەمینیش بەڕاستی هۆکاری دواکەوتنی موچەی فەرمانبەران کە هەر کاتێکە قوت و بودجە و موچەی هەوڵاتیان لە دەستی حکوومەتی هەرێمی کوردستان بوو بێت هەمیشە هاوڵاتیان و فەرمانبەران و موچەخۆران دەستیان لەسەر دڵیان بۆ کەم بەداخەوە قسەکەم خۆزگایەوانە بووە دەستیان لەسەر دڵیان بووە چاوەڕانی ئەم کرد ئەم مانگە موچەکە دەیان نادێ. ئەگەر دیقەت بێ لە ساڵانی ڕابردووە دوای ڕوخانی ڕژێمی عێراق ئەو کاتێکە بە ڕێژەی لە 170 بودجەی عێراق ئاهاو بۆ هەرێمی کوردستان هەموو مانگی لە کاتی خۆیانەوە ئەنی فەرمانبەران موچەکانیان وەرەگرت کە کاتێک هەرێمی کوردستان ئەنی ئیعلانی یان با بڵێن ڕاگەیاندنی ئابووری سەربەخۆی کرد باشە دڵنیایی ئەوە دراکە هەناردەکرینەوە ئەبێتە بژانە و ژێرخانی ئەبووری هەرێمی کوردستان و دوای ئەوە هاوڵاتیان ئاستی مەعیشیان و موچەی فەرمانبەران لە ئاستێکی زۆر بەرزابێ بەڵام هیچی وا دەرنەچوو. ئەمانە بەڕاستی هۆکارگەلێکن کە بەداخەوە هێوا شێواژوای کردووە خەڵک ئەنی باوەڕ و اعتمادی بە موئەسسە مالیەکان و بە بانقەکانی هەرێمی کوردستان نەمێنێ. بەڵام لە بەرامبەر بانقەکانی عێراق تا ئاستێک دە بە حکمی عێراق دەوڵەتە احتیاطاتی نەقدی زۆرە. بانکی مرکزی عێراقی نزیکەی 110 میلیارد دلار احتیاطاتی نەقدی هەیە و توانای قەرزکردنی بڵێن عملەی سەعبەی هەیە لە سندوقی نەقدی دەولی ئەوانە اعتیمادەکە زیاترە بەڕاستی. ئەمەی وای کڕۆکە
هاوڵاتیانی هەرێمی کوردستان و موچەخۆران و فەرمانبەران زیاتر پەنا بۆ ئەو بانقانە برن و وەکو بڵێ زامنی موچەکانی خۆیان بکەن. علی علاق لە کۆبوونەوەیکیدا لەگەڵ باڵەزی فەڕەنسا کە ئەمڕۆ ئەنجامیدا و باستەوە دەکەن چاکسازی گەورە دەکەن لە سیستمی بانکی لە عێراقدا و خەڵکیش ڕۆشنبیری بانکی کەمە بەتایبەت لاری کوردستان دیارە من ئەوەندەی کە سێدەکەم ڕەنگە بە بۆ پێی سیستمەکە لە عێراق تا ڕادێک چۆتە پێشەوەنی خەڵک ئاشنایە بۆ سیستمە ئەو چاکسازیانەی کە بڕیارە بکرێدانی دڵخۆشکەرەوا دەکات خەڵک زیاتر متمانە بە سیستمی بانکی بکە. ئێمە ئەگەر بەگشتی ئەسسمنتێک تەقیمێک بۆ بەرەو پێشچوونی ئەو پەیڕەوەنەوەی کە لە سیاسەتی دارایی و نەختینەی عێراقا کراوە ئەتوانین بڵێن لە ئاسێکی دڵخۆشکەرایە بەڕاستی. ئێمە ساڵێک و تقریبان 8 مانگ لەمەوە پێش عێراق سیستەمێکی نەبوو ینی بە ناوی سیستەمی بانکی نیزامێکی نەبوو بە ناوی نیزامی بانقی. یعنی ئەگەر تۆ بازرگانێک لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان تەنها بیویستە تەنها 10,000 دلار تەحویلکە بۆ دەرەوە عێراق یەک بانقی نەبوو بەسرا بێتەوە بە سیستەمی تۆڕی دارایی جیهانیەوە کە پێوترێت سویفت باشە و بانقێک نەبوو کە ینی قەبارەی نیشاتی اقتصادی لەسەر ئاسی عێراق سن ینی بەڕاستی هەر بەگشتی بانقەکان هیچ هەلاکەیەکی ئابووریان نەبووە هەروەکو قاسەیەک بڵێن تەداولەکانی خۆیان کرد تەنها پارەی پێاتێپەڕەوە کە ئەسڵ فەلسەفە و حکمەتی بانق دەوری نێوەنگیر ئەبێنێ باشە وەکو بڵێ ئیسیسمار لە پارەیە کە دەوری نێوەنگیرێگە بینێ لە نێوان مستەسمیر و سەرمایهدار واتە لە نێوان و بەرهێن و پارەدارەکانە کە ئەمە دوجار خزمەتێکی زۆر گەورە بە ژێرخانی ئابووری ئەو وڵاتە ئەگەنە دوجار لە ضمنی GDP کە لە زانستی ئابووری پێوترێ گرۆز دۆمەستیک پرۆدەکت ئەنی داهاتی مەحەلیان بڵێن ناتجی مەحەلی وڵاتە زۆر زیاکە. لە ساڵانی ڕابردووە ینی ساڵێک و 8 مانگ لەمەوە پێش عێراق شتێکی نەبوو بە ناوی سیستەمی بانکی بەڵام دوای ئەوەی کە ئەو ڕێکوارتمێت و تەڵەبانەی کە لەلایەن ئەمریکاوە لەسەر بانکی مرکزی عێراق فەرزکرا ئەتوانین بڵێن چاکسازی لە سیستەمی بانقیە هەنگاوی زۆر باشی بڕیەوە ئێستا هەر بۆ نمونە نزیکەی 7 بانک لەسەر ئاسی عێراق بەسراونەتەوە بە بڵین تۆڕی دارایی جیهانیەوە کە پێوترێ سویفت کە ئەمە ئەتوانین بڵین ئاماژەیەکی زۆر دڵخۆشکارە ئەمە لەلایەک وە لەلایەکی ترەوە ئێستا بانکەکانی عێراق دەوری وەکڵی وەبەرهێنانێکی گەورە ئەبێنن لە ئیسیسمارە ئێستا بۆ نمونە ئەگەر سەری بانکی ڕافیدین و ڕەشید و بانکی TBI و ئەمانە بکەیت دەتوانێت بازرگان ئەتوانێت قەرزیان لێوەرگێت و ئەتوانێت وەبەرهێنان و ئیسیسمارات بکە بەڕاستی کەمە زۆر گرنگە ئێمە گەر سەری وڵاتانی دەرەوە بکەین نەک وڵاتە پێشکەوتەکان بە هەر وڵاتە تازە گەشە سۆندەوەکان ئەگەر سەریان بکەین بەڕاستی ئەوەی کە اقتصادی ئەو وڵاتانی بەرەو پێشمانی بەرەو پێشبردنێکی زۆر باش بردووە بەڕاستی پەیڕەوە تازەکانی سیستەمە دارایەکانی جیهانە کە گرتویانە تەبەر ئێستا هەر بۆن وڵاتی وەکو ئیماراتی عەرەبی کە یەکێکە لە وڵاتە گەشە سندوەکان تازە گەشە سندوەکان ینی تەنانەت ئەو بانکانی کە لە ئیماراتی عەرەبیە هەیە حەجمێکی زۆر گەوران هەیە لە نیشاتی اقتصادی ئەو وڵاتایە هەر بۆ نمونە هەموو بانکەکان من چەند داتایەکم وەرگرت نزیکەی 1.23 تریلیۆن درهەمی ئیماراتی بەرهەمیان هەبووە باشە ئەو پارانەی کە بەگەڕیان خستووە لە بواری پیشەسازی لە بواری بەرهێمێنانی ناوخۆی لە بواری کەرتی نیشتەجێبوون لە بواری هاوردە و هەناردەکردنا ئەنی نیشاتێکی زۆر گەورە کە بە نیسبەتی لە سەدا 5 پێگەێنێ بەڕاستی ئەمانە زۆرانی خزمەتێکی زۆر گەورە بە ئەنی نیشاتی اقتصادی ئەو وڵاتانە ئاگەێنێ ئێمە بانکەکانی ئێمە عامیلێکی سەرەکی نەبوون بۆ بەرەو پێشچوونی ژێرخانی ئابووری ئەو وڵاتە بەڵام ئەو پەیڕەوەنەوەی کە ئێستا بانکی مرکزی گرتوێتە بەر و بە پشتیوانی وەزارەتی گەنجینی ئەمریکا و بانکی فیدرالی ئەمریکا توانیوەتی هەنگاوی زۆر باش ئەنی ببینێ بەڕاستی و من تەمەناژەکەم کە ئەنی بەرەو پێشوونی ئەبێ زیاتریش بەخۆیەوە ببینەوە هیوادارم ئێمە وەکو سیاسەتی دارایی حکومەتی هەرێمی کوردستان کە تابعی حکومەتی ناوەندین ئەو پەیڕەوەنوێ ئەو چاکسازیان با بڵێن ئەو ریفۆرمەکە لە سیستەمی بانکیا گرێ بە تەواوەتی حکومەتی هەرێمی کوردستانیش بگرێتەوە هەموو وەبەرهێنەرەکانمان هەموو کاسبکار و ئەوانەی کە لە بازارە کارەکەن بەڕاستی بتوانن لەم بانقانە مستەفید بن بەڕاستی بە تایبەتی لە ڕووی سێکتەری پیشەسازی ناوخۆیەوە کە ئەتواندرێ سوودێکی باش لە بانقانە ببینێ ئەزانی کاک سەرتیب بانک دەورێکی زۆر گرنگە بینێ لە بەرەو پێشوونی اقتصادی هەموو وڵاتێکە ئەگەر ئێمە وەکو سێرکوڵێشنێکی دارایی وەکو بازنێکی دارایی سەری بکەین من جارێک تریشە لەم بەرنامەی جەنابتانە باسم کرد بۆ نمونە حکومەتی هەرێم ماگانە نزیکەی 940 میلیارد دینار موچە ئەداتە فەرمانبەران کە پێویستە ئەم 940 میلیارد دینارە
لە گیرفانەکانە نەبێت لە ماڵەکانە نەبێت لە ناو قاسەکانە نەبێت پێویستە لە ناو بانقەکانە ببێت لە ڕێگای کارتی زیرەکەوە تەداول بەم پارەیە بکرێت ئەزانی ئەمە چی ئیسیسمارێکی پێکرێ بەڕاستی تۆ ئێستا هەر بۆ نمونە ئەم 940 میلیارد دینارە ئەگەر متمانەی تاو بە بانقەکان دروست بێت مەرج نییە فەرمانبەرێک ئەگە موچەکەی 900 میلیۆن دینەکی بڵێ میلیۆنێک دینار بێت ڕەنگە هەموو پارەکەی ڕانەکێشە بەپی پێویست ڕایکێشە لەوانە مانگانە 500,000 دینار ڕاکێشە 500 جاری کە لە بانقە ئیسیسمار پێ بکاتەوە بە حکمی مضاربە و مڕابەحیان بە حکمی بڵێن ئینترێسڕی ئەنی بە پێی سووی بانقی قازان زواگری ئەجاری کە ئەم بانقە جاری کە ئەم پارێ بەگەڕ خاتەوە جاوەرە تۆ بێنە پێش چاوی خۆ ئەگەر مانگانە نزیکەی 500 میلیارد دینار لە بانقەکانە بمێنێتەوە ئەزانی چی ئیسیسمارێکی پێکرێت ئەزانی ئایا لە وڵاتی ئێمە دەیان خەڵکی ئەنی بڵین بیرۆکەی پرۆژە هەیە کە چەندین پرۆژە لە ذهنیاتی بێت لە وڵاتە بەگەڕی بخا بەڵام بە حکمی ئەوەی کە سەرچاوی فەندی نیە وەک بڵێ سەرچاوی تەمویلی نیە زۆربەی زۆری ئەم پرۆژانە لە جگای خۆیانە ئەپوشێنەوە بەڵام ئەم پارانەی کە لە بانقان بمێنێتەوە بەڕاستی جارێک ئەم پارانە بەگەڕەخرێتەوە ئەمە ئەبێتە سێرکوڵشنێکی دارایی دوجار باشترین خزمەتی دارایی بە ژێرخانی ئابووری ئەم وڵاتە ئاکات. کاک جەبار یعنی تۆش پێ دوانی هێشتا خەڵک بەو ڕادەیە تێگەیشتنی بۆ سیستمی بانکین ینی ئەو ڕۆژەی موچەکەی بۆ سەرکارتەکەی داوازی هەمووی دڕای لە قۆناغیەکەمە ڕاست بەڵێ ئەمە یەکێک لە گرفتان گرفتێکی دیکەەوە ینی هێشتا ئەو شوێنە گشتیانیان لە فرۆژگایەکی بچووک و بیکڕێت داوەکو و ڕێستۆرانتێک و کارگەیەکی گەورەیانی میکانیزمەکانی پێدانی پارە لە ڕێگەی کارت و ئەم مامەڵە ئەلکترۆنیان هێشتا وەک پێویست بەردەست نین ینی پێویستە ئەم میکانیزمە بێتە ئاراوە بۆی خەڵک بتوانێت زۆر خەمی لەوە نەبێت کە چەندێک سیولەی کاغز لە گیرفانەیە کارتەکەی توانێ و کارێکی پێڕای بکە ئەنی ئەم بۆ ئەم خۆناغی ئێستا پێویستمان بۆ ئوستاز ئەمە پێویستی بە خۆناغبندیە ئەمە پرۆسەیە کە پێویستی بکاتە یاگەرمە پێمان وابێت لە هەفتێکە دوو هەفتە لە مانگە دوومان ئەم هەمووی کۆی ترانزاکشنە خۆی و مامەڵە دەرەکی و ناخۆیەکان بۆ دانراوە خەڵک بڕان لێرەوە بۆ بەلای دەرگاکە سەر بگرێت کێشەکە ئەوەیە کە سەرەتا باسم کرد کێشەکە ئەوەیە جارێ خەڵک متمانی بە بانک نییە ئەبێ هێواش متمانەیە دروست بکرێ باشە کە تۆ کۆی موچەی فەرمانبەران هەمووی بە ئەلکترۆنی کرا لە ڕێگای هەژماری بانکیەوە بوو لە ڕێگای کارتەکەیە بوو ناچار ئەبێ هەموو فرۆژگاکان هەموو کۆمپانیاکان ئیتر لە ینی بڵێن فرۆژگایەکی ئۆتۆمبیلەوە بگرێت کارتی عقارات کارتی نیشتەجێ بوون هەر هەمووی هێواش هێواژوای لێبەر لە ڕێگای هەژماری بانکی ئەمە پرۆسەیەکی درێژخانە کاتی پێچێت تۆ بەسەری مێژوی وڵاتانەکەی چەند قۆناغیان بڕوێت تا گەیشتونەتە پێشکەوتوترین سیستەمی بانکیە وەڵام من پێم وابێ بەڕاستی ئەگەرەمان بتوانن متمانەیەکی باش بۆ بانکەکان بجێڕنەوە کە کاتێک فەرمانبەرێک موچەکەی وەرئەگرێت کە کاتێک ئەچێتە بەردەمی دەستگاکی ATM بتوانێت ڕاستەخۆ هەموو موچەکەی خۆی ڕابکێشێت هێواش ئەو متمانەیە دروستە بێ بەڵام کاتێک موچەخۆرە موچەکەی 500,000 دینار بچێتە بەردەمی دەستگاکی ATM لە 100,000 دینار زیاتر نتوانێت ڕابکێشێت و دەستگاکە ئیشکالاتێکی تێ بکە وەڵا بەتەکیت ئەمە کاتی زۆری پێچێت بۆیە من تەمەنا ئەکەم و ینی پێشنیاریشەکەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە بەڕاستی یەکێک لە ئەولەوێتی کارەکانیان بۆ سیستەمی بانکی ئەبێ یەکەم شت متمانە بۆ بانکەکان بجێڕنەوە بەڕاستی ئەویش لە ڕێگای ئەو موچەی کە فەرمانبەران وەرێگرن هەر کاتێ پێویستیان بۆ ڕایکێشن ڕاستەخۆ بتوانن لە دەستگاکانی ATM ڕایکێشن جامە پێویستمان بە دەستگای ATM زۆرێ لە هەموو شار و شارۆچکەکان لە هەموو گەڕەکەکان لە هەموو مؤسسە مالیەکان لە هینە فرۆژگاکان لە سۆپەرمارکێتەکان ئەبێ ئەم ئایتێمانە هەمیشە بەردەستمن ئێکە ماوەیە وردە قۆناغ بە قۆناغ فەرمانبەرێ دڵنیا بوو لەوەی کە پارەکەی لە هەژمارەکەیە بوو هەر کاتێ ویستی پارەکەی بەردەست بخات و ڕایکێشێ بتوانێت ڕایکێشی ئیتی هێواشەش ئەم متمانەیە ئەگەڕێتەوە بەڕاستی ئەمەش پرۆسێکی درێژخانە من پێم وابێ کاتی پێچێ بەڵام ماوەتۆ سەر ئەوەی کە حکوومەتی هەرێم و کاربەدەستانی حکوومەتی هەرێم تا چەند جدیە من لەم پرۆسەیە ئەوەی کە جەنابەت باسی دەکەیانی ئەو میکانیزمە بێتە ئاراوە و خەڵک بتوانێت بە ئاسانی لە هەموو شوێنێک مامەڵە دارایەکانی لە ڕێگەی مۆبایلەکەی و لە ڕێگەی کارتەکەی و جێبەجێ بکە ڕەنگامە واش بکات کە ینی جموجوڵ بخاتە بازار و مامەڵەکان خێراتر بکە بۆ نمونە تۆ کەسێک لە دەرەوە مامەڵەیەکی لەگەڵاکەی پێویست نەکا بە حواڵ و بەدەستوانە لەو ڕۆژەوە سوودی دەبێت بێگومان نەزانین چۆنە کۆی مامەڵەکان زۆر سەریعترەکات من دۆستم هەیە لە وڵاتی وەکوی ئێران کە من هەر وەکوڵی دراسی عولیام هەر لە وڵاتە بووە ینی ئەوەی کە ئەو وڵاتی هێشتێت و ئێرانی هێشتەوە ینی ئەو هەموو تەحریمەی لەسەر ئێرانە لە ساڵی 1970 دوای شۆڕشی بەهەمەن دەوڵەتێکی وەکوی ئێران بە بەردەوامی حەساری لەسەر بووە تەحریمی زۆر کوشندەی لەسەر بووە تەنانەت لە پار و لە پێرارە ینی هەموو منفەزەکان بەڕووی ئێرانە داخرا بەڵامەوەی ئەو وڵاتی هێشتەوە بەڕاستی ئەو سیستەمە بە قووەتەی بانکی بوو کە تەبەنی کرد وای کردووە کە کۆی هەموو مامەڵەکان لە ڕێگای
ئەو کارتە زیرەکۆ لە ڕێگەی هەژماری بانقیەوەکرێ باوەڕتان هەبێ من جاری کێشوازم لەم بەرنامەی جەنابتانە باسم کرد من هاوڕێم هەیە لە وڵات لە یەکێک لە شارەکانی ئێران ئاوە کارتی بانقی پیشانەموتی نزیکەی 100 میلیارد تمەنی تایە بەڵام ئەگەستا بچمە بانکەکە لەوانەیە 5 میلیار بە کاش دەستم نەکرێت بەڵام ئەتوانم لە ڕێگەی ئەم کارتی بانقیەوە لە ڕێگەی هەژمارەکە ئەڵێ ئەتوانم بە قەبارەی هەر 100 میلیارێکی خۆ مامەڵە بکەم بەڕاستی ئەمەی وای کردووە ئەو متمانەیانی بەڕاستی اینجا ئەمەلیە ئیشەکانی سەریعەکە ئێستا هەر بۆ نمونە من هەژماری بانقیم هەیە لە چەندین بانکەکانی هەرێمی کوردستان و عێراقیشە بۆ نمونە هەندێک بانزیخانە هەیە خۆشبەختانە کە ئێستا بڵین دەفعکردنی پاران کردووە بە مانی بڵین هەژماری بانقی لە ڕێگەی کارتی زیرەکۆیان یان لە ڕێگەی پلاتفۆرمی بڵین موبایلەکەتەوە ئێستا من زۆر جار دەچمە ئەو بانزیخانانەی کە لە ڕێگەی پلاتفۆرمەکە پارەکە دەفعکەم بۆ من زۆر ئاسانە لە باتی کە دەستکەم بە گیرفانمە پارە بژمێرم جا لە ڕووی تەندروستیشەوە بەڕاستی بەکارهێنانیان پارەیە و لە ڕووی سەیفتیشەوە بەڕاستی ئێستا من ئەچمە زیاتر هەمووشی ئەو بانزیخاناناکەم کە زیاتر بڵین دەفعکردنی پارە لە ڕێگای یان کارتی ئەلکترۆنی یان لە ڕێگای پلاتفۆرمی ئەنی موبایلەکەتەوە ئەنی بڵین پێدانەکە ئەمە کە شتێکی زۆر باشە طبعا ئەمە هەم عملی ئیشوکار سەرعترەکە چالاکی بازرگانی زیاتر گەشە پێگەنجە ئەمە وردە وای لێ ئەم سیستەمە بانقیە بە هەموو سیستەمە بانقیەکانی دنیا و ئەبەسرێتەوە من لە بیرمە لە ساڵی 2000کانە کە کاتێک بازرگانێک ئەچوو لە دەرەوە کاڵاو کەلوپەلی هێنا سیستەمی ترانسپۆرت نەبووە تا سیستەمی نەقل نەبووە بۆیە بازرگانەکە خۆی هەمووشی ئەو وڵاتی بکردا لەگە کاڵاکایە بەهاتە تا ئەنی ئەو شوێنی مەبەستی بوو ئێستا بە حکمی بڵێن پێشکەوتنی سیستەمی بازرگانی نێودوڵەتی وای لێ هاتووە هەر هەموو شتەکانت دەتوانیت لە بەردەم لاپتۆپەکەی خۆت تا دانیشی هەموو عملیە بازرگانەکانی خۆت بە ئەنجام بگەێنی ئەوەی کە عاملێکی سەرێکی و فاکتەرێکی سەرێکی بۆ خێرایی و جوڵەی چالاکی بازرگانی لە هەرێمی کوردستانە ئەم سیستەمە بانقیە کە 2000 هەموو عملیە بازرگانەکان ئەوەندە سەریعکات و 2000 ئەبێتە خزمەتێکی زۆر باش بۆ هەم ئاسی معیشە وڵاتەن و بۆ هەرزانبوونی نرخی کاڵا و کەلوپەلیش بەڕاستی زۆر باشە حەزەکەممانی کەمێکی بابەتەکەش ببەستینەوە بە دۆخی بازار و دراوچکە خەڵکە لەسەر شاشەتەوە بینێ ڕەنگە یەکسەر بیری نرخی دۆلار و دینار و تمەنی بکوێتەوە بارودۆخی دراو چۆنە و دۆلار لە خانی چلەکاندا جێگیر بۆ بەڵام خەڵک چاوەڕێ بۆی بێت بۆ خانی سیەکان تا چەند پێشبینی کرا وڵاهیەوە تقریبان 4-5 ڕۆژێکە لە تقریبان لە 45 بۆ 46 لەو نرخیان جێگیر بووە طبعا ئەم هەفتەیە بەبەراو لەگەڵ هەفتەی ڕابردووە تا ئاستێک یان دەڕۆژی ڕابردووە تا ئاستێک نیسبەتی خستنە ڕووی دۆلار بە کاش بە نەقەت تۆزێکەکەم کردوێتەوە ئێستا هەر بۆ نمونە ئەمڕۆ بە نەقدی تەنها 14 ملیۆن 800 هزار دۆلاری بە نەقدی عرض کردووە دوێنێ 13 ملیۆن 480 هزار کە من نیسبەتێکی زۆر نیە ڕاستە ئەگەر تۆ تۆتاڵی خستنە ڕووی دۆلار لەلایەن بانکی مرکزی حساب بکەی نیسبەتێکی بەرچاوە زیاتر ئێستا بۆ حواڵات و احتیمادات زۆر زیاتی کردووە بەڵام نیسبەتی خستنە ڕووی دۆلار بە نەقدی تا ئاستێک کەمی کردووە ئەمەیە تا ئاستێک نرخی دۆلاری لەم نرخەیە جێگیر کردووە و من هەر پێشتریش لە خزمەت جەنابتان و لە چەندین دەستگاکانی ئەعلامیشە باسم لەوە کرد بۆ کاتانی کە دۆلار لەسەر و زۆنی 150کانە بوو پێما بوو کە یەکێک لە ئاماج و تارگێتەکانی بانکی مرکزیەوە دۆلار بێنێتە خوار زۆنی 150 وایتی 145 تۆزێ خوار 145 یان سەر و 145 بیزەبتیش هەروە دەرچوو و ئەوەی کە ئێستا تۆزێک لەمپەرێکی کەمە لە بەردەم بەهێزمونی بەهای دیناری عراقیە چالێکی بازرگانی تا ئاسێک گەشەی کردووە باشە وەکو بڵێ هاودەکردنی کاڵاو کەلوپەل زیادی کردووە و کردنەوەی بازارەکانی سین چونکە عێراق یەکێکە لە بەکاربەرە سەرەکیەکانی کاڵای سین کە هەر بۆ منە بەپێی داتاکان لە ساڵی ڕابردووە بە بەهای 33 میلیارد دلار ئێمە حەجمی هاوردەی کاڵاو کەلوپەلمان هەبووە لە سینەوە بەڕاستی ئەمەش خواستێکی زۆری لەسەر دۆلاری ئەمریکی دروست کردووە و بەشێک لە بازرگانە بچووکەکانەوەی کە پیانە وترە سمۆڵ بزنس نەتوانن وەکو پێویست لە ڕێگای بانکەکانە و حواڵە بکەن لە ڕێگای بازاری ڕەش و بازاری ئازادەوە دۆلار بەدەزێن و لە ڕێگای بازاری ئازادیشەوە حواڵەی دەریچیەکەن ئەمەیە تۆزێک خواستێکی لەسەر دۆلاری ئەمریکی دروست کردووە ئەمە لە لایگوە لە لایەکی تریش ئەوانەی کە پێشتر لە ساڵی ڕابردووە لە نۆمانگی ڕابردووەوە تا ئێستا نرخی دۆلار ئەو نرخی بەخۆی نەبینەوە تا ئەوانی بڵین لە نۆمانگی ڕابردووە تقریبان دۆلار تا نزیکەی 143-142 تۆمار کرد خەڵکێکی زۆر هەبوو لەو سعرانە دۆلاری فرۆشت پێی وابوو کە دۆلار بە تەواوەتی هاوتەری ببێتەوە لەگەڵ سعری سەرفا هەمان بەجێ مابوون تەمان ئەمەش خواستێکی ینی قەبارێکی زۆر بوو ئێستا کە نزیک بۆتەوە لەو سعرە بەشێکی زۆر لە هەوڵاتیان و لە بازرگانەکان ئەو سەرمایی کە بە دینار هەیەە ئەیکەنەوە بە دۆلاری ئەمریکی پیان وایە کە ئەمن نرخێکی گونجاوە لە بۆ کڕینەوە ئەمەش وای کرۆتە ئاستێک خواسێکی کەم لەسەر دۆلاری ئەمریکی دروست کاتەوە بەنسبەت پرسیارەکەی دووەمیشت کە ئایا کەی دۆلار ئەبێ بە 132 یان 133 هزار من هەر پێشتریش ئەوم
باس کردووە بە دەلیلی چەند خاڵێک ئەگەر ئێمە شیکاریەکی زانستیدا بۆ ئەم بابەتە بکەین من پێم وابێ جارێ ئەگەرێکی دوورەگە پێمان وابێ دۆلار نزیک بێتەوە لە سعری سەرف هاوتەری بێتەوە لە سعری سەرف لەبەر چەند هۆکارێک یەکەم ئەکسرێتی حواڵەی خارجی لە ئێستا کە لە ڕێگای سیستەمی بانکیەوە کرێت نزیکەی 137 تا 138 هەندێجار تا 139,000 دینار ئەوەسێ بۆیە لەبەرەوە ئەمە توانین بڵێن لەمپەرێکی سەریکێکە دۆلار بە تەواوەتی نزیکاتەوە لە سعری سەرف ئەمە لەلایەوە لە لایەکی تریش ئەبێ کە لێنێ گاپێک لە نێوان سعری سەرف و سعری متەداولی بازارەکانە هەبێ بۆ لەبەرەوەی بانکی مرکزی دەستی داوە ریفۆرمێک دەستی داوەتە چاکسازیەک لە سیستەمی بانقیە ئەبێ کۆی هەر هەموو مامەڵە ناوخۆیەکان کۆی هەموو مامەڵە دەرێکیەکان بازرگانی نێودەوڵەتی حواڵەی خارجی بێ هەر هەمووی لە ڕێگای بانقەوە بکرێت جاکە کاتێکە سعری متەداول سعری بازاری ڕژ نزیک بۆ لە سعری سەرف ڕەنگە تا ئاستێک ئەم ریفۆرمە لە سیستەمی بانقی و حواڵەی خارجی وەکو بڵێ پاشەکشێک بکات حکومەت خۆی ئێوێت جیاوازەکە هەوڵ بدە مامەڵەکانی ئەلکترۆنی بکە بەڵێ ئەزانی چۆنە لا چ کاتێکە بە تەواوەتی سعری سەرف و لەگە سعری متەداولی بازارە لەگە سعری بازارە بە تەواوەتی هاوتەری ببێتەوە لە دەروی پرۆسی سیستەمی بانقی شتێک نامێنە بە ناوی حواڵەی دەرێکی باشە خەڵک هیچ پێویستێکی دە بە دۆلاری ئەمریکی نەمێنە بە بازرگانی بچووک و بە بازرگانی گەورەشەوە هێشتا ئێمە بازرگانی بچووکمانمەوە کە جیازەی فەرمی کۆمپانیانیە ناتوانن لە ڕێگای بانقەوە حواڵی خارجی بەدەستبێنن ناچار ئەمانە خواسیان هەیە لەسەر دۆلاری ئەمریکا مەش ئەنی قەبارێکی گەورەیە لە خواستی دۆلاری ئەمریکی لە بازارەکانە بەڕاستی لەبەرەوە ئەمانە کۆمەڵە لەمپەرن و دوای ئەوە بانکی مرکزی هەمیشە ئێوێ وەکو ئۆپشنێ زۆرترین بازرگانەکانی ناوخۆی عێراق و هەرێمی کوردستان ڕاکێشێت ناو پرۆسی سیستەمی بانقیەوە هەمیشە وەکو ئۆپشنێک بخاتە بەردەمی بازرگانەکان فەرمۆگە تۆ دۆلارت ئەوێ بۆ حجمی ئیسراداتی خارجی و هاوردەکنی کاڵاو کەلوپەر وەرە لە بانقا دۆلارە بە 132,000 نارێتی ئەگە کۆمیشنیشی بچێتە سەر ئەو ڕوسومەشی بچێتە سەر ناچێتە 37 و 38 ئەڵێ فەرموو دیارە دۆلار بەدەستبێنە ئەگە دۆلاریش بە گرانەتی بچۆ لە بازارە بیکڕێت تاوان هیچ بازرگانی ئامادە نییە لە شوێنە ئەنی نرخی گران بچێتە بە گرانی بیکرێت تا بە هەرزانی دەستیکەوێ وانە لەبەر ئەوە جارێ ئەم کلێنە ئەمێنێتەوە تا ئەو کاتێکە بە تەواوەتی ئەو پەیڕەوەنەوەی کە لە سیستەمی دارایی و نەختنی عێراق گیراوەتە بەر بە تەواوەتی تەواوی بازارەکان کۆنتترۆلەکات شتێک نامێنێ لە دەروی پرۆسی سیستەمی بانقی بەمانای تەداول بەمانەی حواڵاکە هەر کاتێک کۆی هەموو مامەڵەکان کۆی هەموو ترانزاکشنە ناوخۆی و دەرەکیەکان و حواڵە دەرەکیەکان هەر هەمووی کرادە بە سیستەمی بانقی ئەو کاتە ئەتوانین بڵین ئەو کلێنەی کلێنەوەن سعری بازار و سعری سەرفە هەیە زۆر کەمە بێتەوە ئەنی لەوانێ وەکو وڵاتانی خلیج وەکو وڵاتانی بۆ نمونە کوێیتە ئیماراتە قەتەرە سعودیەیە چەند پۆینتێکی کەم فەرقی ئەنجا ئەو کاتە ئەتوانین بڵین نرخەکە بە تەواوەتی لە بەرزبوونەوەی نییە کاک جواد وەڵاهی ئەزین چۆنە تۆ ناتوانانی زەمانەتی ئەوە بکەی نرخی دۆلار لە بەرامبەر دینارە جاری کە بەرز نابێتەوە چونکە بەڕاستیەوەی کە زۆر جار تەحکوم بەسەر شتانێکەکەن دڵنیایی بدەن لەوەی کە ئێستا بەرەو بەرزبوونەوە ئەزین چۆنە بەپێ ڕێکارەکان و بەپێ ئەو دڵنیایی کە وەزارەتی گەنجینەی ئەمریکا داوێتی بە بانکی مرکزی عێراق و ئەنجومەنی وەزیرانی عێراقی تا ئێستا مەترسیەک و لەمپەرێکی خورز نییە لە بەردەم بەهای دیناری عێراقیە لەم هەلومەرجێستا هیچ مەترسیەک نییە بەڵام ئێمە ئەومە لەبیر نەچەوەی کە زۆر جار تەحکوم بەسەر بەهای دراوی هەر وڵاتێکەوەکە دوو عملی سەرێکیە باشە دۆخە سیاسیەکە ینی سەخامگیری هەلومەرجی سیاسی و دۆخی اقتصادی ئەو وڵاتە لە ئێستاە تا ئاستێکی باش بە بەراورد لەگەڵ مانگی ڕابردووە هەلومەرجی سیاسی عێراق زۆر سەقامگیر بووە لەلایەن گروپە چەکداری وەلایەکانی عێراق هیچ هێرشێک ناکرێتە سەر ئەمریکا ژەوەستا هەنی دۆخەکە زۆر ئارامە بە بەراورد لەگەڵ ماوەکانی ڕابردووە و لەگەڵ ئەوەشە دۆخی اقتصادی عێراق بە حکمی ئەو پەیڕەوەنەوەی کە لە سیاسەتی دارایی و نەختینیانی گرتوێتە بەر ئەتوانین بڵێن ژێرخانی ئابووری عێراق تا ئاسێ گەشەیەکی باشی کرد هەر بە پێی داتاکان کە تقریبا لە 102 ئابووری عێراق گەشەی کردوە بەڕاستی ئێمەش پێمانە لە دوو عاملی سەرەکین دوو فاکتەری سەرەکین کە بەهای دیناری عێراقی لە بەرامبەر دۆلاری ئەمریکا بەقوت کات بەڵام ناتوانانی تۆ دڵنیایی ئەو بی لە هەفتەی داهاتوە لە مانگی داهاتوە چی لە عێراق ئاگوزەرە خۆت دەزانی عێراق و ناوچەکە بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناڕاست بۆی جەنگی غەزە و ئیسرائیلەوە لە پرا خەریب و تەقینەوەیکی زۆر گەورە دروست ببێت لە ئەنجامی هێرشەکانی ئێران و ئیسرائیل لە بەرامبەر ئەمانە ئەمە وای کە خەریب و دۆخی ناوچەکە بە تەواوەتی ئەنی وەک بڵێ لە گرێژنە بچێتە دەرەوە جا ئەمەش خۆی بۆ خۆی مەترسێکی زۆر گەورە لە ئیستیقرارەتی سیاسی لە ناوچەکەکە کە ئیستیقرارەتی سیاسیش ناسەقامگیر بۆ ڕاستەخۆ تەئسیراتێکی سلبی لەسەر بەهای دراوی وڵاتەکە و لەسەر دۆخی اقتصادی وڵاتەش دروستەکە لەبەر تۆ ناتوانانی دڵنیایی تاوی ئەو بی بەڵام ئەوەی کە ئێستا من دڵم پێی خۆشە ئەو دڵنیاییە بوو کە لە ئەنجامی ئەو هەفتەی عێراق بە سەرکردایەتی سۆدانی کە سەردانی واشنگتۆنیە کرد بۆ سەپۆرتکردنی بانکەکانی عێراق و گرێبەسی چەند کۆمپانیایکی ناوخۆیی عێراق لەگەڵ کۆمپانیا بیانەکان
ئەمریکەکان و بۆ ئیسیسمارکردن لە عێراق خۆی بۆ خۆی ئەمانە هەمووی ئاماژەی دڵخۆشکردن کە لە داهاتۆ بە هەی ناری عێراقی ئەنی بەهێستری ژەکا بەڕاستی بۆیە لە ئێستاە من پێم وایە هیچ مەترسیەکی وانێ بەڵام ناتوانانی لە 100% دڵنیایی ئەوەی کە ئایا بەهای دیناری عێراقی هەر لەم نرخە جێگیرە بێیان زیاتر بەرزە بێتەوە. سپاس بۆ جەبار گۆران شارەزای بواری داراییکە لە ستۆدیۆ لەگەڵ ما سپاس بۆڵامی پرسیارەکانی ئێمە. سپاس بۆ ئێوە سپاس. وەرەزان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری پانۆراما بوون هەر شاد و بەختەوە بوون.